ماوەی مانگێکە ڕۆژگاری ڕوون و ڕەنگا و ڕەنگم لێ بۆ بە شەوگاری تاریک و بەتەواوی ژیانەتێک چووە بەدەست بابەتێکەوە کە بۆمانکردوون بە تەوەری سەرێکی دووەڵقەی بەرنامەکەتان بەدەست سەرێشەوە. ئایا ئەم سەرێشەیە لە بەشی ڕاستێت یان لای بەشی چەپێتی بەشی پێشەوە یان بەشی پشتەوەی سەرێتی؟ هەموو هاوکردنیەک لە هەر شوێنێکی جەستەمانابێ لەوانەیە سەرئێشە دروست بکات. خوێنیشم بەخشیوە کە چیم سەرێشە هەر چاک نابێ. مینە زیاتر تووشی هەندێک نەکەمیان هەندێک لە سەرێشەیە کەمێکانە بێ و بە پێچەوانەوە هەندێک جار ئێرینە لە هەندێک جۆری سەرێشەیە زیاتر کە بە شێوەیەکی گشتی سەرێشەکانەکە بە دوو بەشەوە کە بریتین لە سەرێشە بەراییەکان و سەرێشە دووەمیەکان. ڕگەزی نێر و مێش هەر ئەگۆڕێ ڕێنمایەکان لەگەڵ مناڵ و تەمەنەکانی ژەوێت. یعنی وابزانە تۆ 8 مان ئەو تشکی کە وەریەگری مقابلی ئەم سیتیسکان. ئێمە ئەتوانین بەپێی ئەو دەرمانانی کە ئۆتیسین واتە ئێمە وەکو سەیدەلانی ئەتوانین بەبێ ڕەچەتەی پزیشک بین بە هاوڵاتیەکان. بەڵام بۆ تێگەیشتن لە شێوازی کارکردنی ئەم دەرمانانە لەم سێ شتەی دەستم ئاسانتر نییە کە بریتین لە تەقسیم و پلاکێکی کارەبا، کاغەزێک و مۆبایلێک.